ئەوان دەستەکەین بە تەوەریەکەی پرۆگرامەکەمان وەکەزانین کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی مافەکانی مناڵانە بێگومان مناڵ کاریگەریەکی گەورەی هەیە لەناو کۆمەڵگایە و بەڵام هەنێک مناڵە بینین لە مافە سەرەتایەکانی خۆیان بێ بەشکراون جامە بەهۆی ئیشکردنەوە بێت بەهۆی ڕۆشنبیری دایک و باوکەوە بە دیاخۆ کۆمەلگاکە بە هەمان شێوە ئەمانێت بە شێوەیەکی گشتی باس لە ڕۆژی جیهانی مافەکانی مناڵ بکەین بۆ ئەمڕۆم هەروەها باس لەواکەین ئەو کێشە و گرفتانەی کە ڕوبەڕووی مناڵانە بێتەوە بە شێوەیەکی گشتی چیە و باز لە ئیشکردنی مناڵانی شەکین کە کەم تا زۆر بەشێکی زۆر لە مناڵانە بینین لەسەر شەقامەکان لە ئێستا کارەکەن ئەوم بەستەش میانداری زۆر بەڕێز ئاسا ئەحمەدمان کردووە کە بەڕێزیان توێژەرن لە ڕێکخراوی مناڵ پارێزەی کوردستان و ڕاستەخۆ لە ستۆدەی معنی کورسالنی سوالەکەمانان کاگاسە سڵاو لەبێت سڵاو لەبێت کاک ئاسا زۆر بەخێر بیت زۆر سپاس کاگاسۆ بەحەز سەرەتا لەوە دەست پێکەینەوە کە زانین کە هەر ڕۆژێکی جیهانی دانرێت لەلایەن ڕێکخراوی نەتەوەی گرتوەکانەوە دانرێت بێگومان ئەمەش بێهۆکار نییە کە ئەم ڕۆژە جیهانیانە دانراون بەبزەی هۆکارەکانی هۆکاری دیاریکردنی ڕۆژێکی جیهانی بۆ مافەکانی مناڵ بۆ چێگەڕێتەوە بەڵێ زۆر سپاس دیارە ڕۆژی جیهانی مناڵان یاخۆ ڕێکەوتناوی مافەکانی مناڵان مێژوویەکی هەیە ستۆریەکی هەیە لە دوای جەنگی جیهانی یەکەم و جەنگی جیهانی دووەم و ئەو شەڕ و نەهامەتیانەی کە بەسەر ڕۆژئاوایە هات بیر لەوە کرایەوە کە مافەکانی مناڵان دەستەبەر بکرێت چونکە ئەم جەنگانە بیزە بە دوای جەنگی جیهانی یەکەم بە ملیۆنەها مناڵ مردن تیا چوون بوون بە خەمە پێداویستی تایبەت بیر لەوە کراوە یاسایەک ڕێکەوتنامەیەک جارنامەیەک دابنرێت بۆ ئەوی مافەکانی مناڵان پارێزراو بێت چونکە تا ئەو ساتەش هیچ یاسایەک نەبوو کە دەوڵەتەکان ملزەم بکا بەوەی کە مافی مناڵان دابنێت بۆیە بیر لەوە کرایەوە چەند مەراحیلێک ئەم یاسایە لەدایک بوو دوای ساڵی 1924 پێنج مادە لەم مادانی کە لە ئێستا وەکو ڕێکەوتناوی مافەکانی مناڵان بوونی هەیە دانرا بەڵام دوای ساڵانێکی زۆر دوای ساڵی 1969 بوو بە دەمادە دوای چەند مەرحەلەیەکی کەوە بەرەو پێشچوونی مافەکانی مناڵان و بیر لەوە کرایەوە کە ئەم جارنامێ زیاتر گرنگی پێ بدرێت زیاتر مافەکان لەخۆ بگرێت چونکە چەند مافێکی کەم بوون بۆیە لە 20 تشرینی دووەم یاخود لە 20 یانزەی ساڵی 1970 خۆشبەختانە 54 مادە لە 54 مادە لەم ساڵەیە لە ساڵی 1970 وەکو ڕێکەوتنامەی مافەکانی مناڵان ناسێنرا. بەڵێ کاک ئاسۆ دواتر باس لە هەندێک لە خاڵەکانی ناو جۆڕنامەکە ئەکەن و لەگەڵ ئەوەشدا دەیبەستینەوە بە هەرێمی کوردستانەوە بە کوردستان بە گشتی چەندێک توانراوە لەو خاڵانە لە کوردستاندا فراهەم بکرێت. بابزانین لە ئێستادا ڕۆژی منداڵان ئێوەکو ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان کە بەردەوام بەدەم کێشەی منداڵان و چارەسەرکردنی کێشە تەندروستی کۆمەڵایەتی و هەموو کێشەکانی کە مناڵ ڕۆژانە ڕوبەڕووی ئەبێتەوە یاخود پاڵپشتەکان بۆ منداڵان دەبانەوە بپرسین لە ئێستادا ڕۆژی منداڵانی کوردستان هەرێمی کوردستان چۆنە دیارترین کێشەکانی منداڵانی کوردستان کە پێیدا تێپەڕ دەبن ئێوە هەوڵتانیاوە چارەسەری بکەن کامانە ساڵانی ڕابردووش هیچ گۆڕانکارێکی بەسەرهاتووە بارودۆخیان وە لە ڕاستیە مافی مناڵ یاخو ڕۆژی مناڵ ئەتوانین بڵین هەمووی پاکێجێکە ناتوانین بەشی بکەین یعنی مناڵ لە ڕوویەکەوە خراپێت و لە ڕوویەکەوە باش بێت چونکە ئەمە کۆمەڵێ مافی سەرەتایین بۆ هەموو مناڵێکە بێدابین بکرێت ئێمە وەکو ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان هەر لە ساڵی 1990 ینی ماویوە 33 ساڵە ئێمە بە بەردەوامی ئیشمان کردووە بۆ مناڵ بۆ پاراستنی مافەکانی مناڵە وەکو هەموو بەشەکانی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان لە پرۆگرامی پاراستنمان لە پرۆگرامی تەندروستیمان لە پرۆگرامی پەروەردەمان پرۆژەی گرتنەخۆمان حتا بە کازیوەکان ئەمانە هەمووی کاری کردووە لە پێناو پاراستن و بەرژەوەندی باڵای مناڵانی کوردستان. خۆشبەختانە وەکو ڕێکخراو ئەتوانین بڵێن تا ڕادەیەکی زۆر ڕادەیەکی گەورە و گرنگ جێدەستی دیار بووە لە کۆمەڵگەی کوردستانە بەبێ جیاوازی کاری کردووە بۆ دەستەبرکردنی مافەکانی مناڵان. بەڵێ دیارترین کێشەکان کاک ئاسۆ کامانن کە منداڵان لێستا لە کوردستاندا پێیدا تێپەڕ دەبن کێشەی خوێندنیان هەیە کێشەی پێداویستیان هەیە کێشەی
تونندوتیژیان هەیە دەتر ئەو کێشانەی کە ئێوە و ئێوە ئاگادار بن کامانن کا منداڵانی کوردستان پێویستیان بەوەی ئەم کێشانیان بۆ چارەسەر بکرێت لەگەڵ ئەوەدا مافەکانی خۆیان وەکو منداڵ پێ بدرێت. بەڵێ بەداخۆ یعنی ئەو شتانی کە جنابەت باست کرد ئەتوانم بڵێم لە هەموو ئاستەکانە بوونی هەیە بۆ نمونە ئێمە چەندین مناڵمان هەیە تاوەکو ئێستاکەی نەچوەتە بەرخوێندن یعنی تەمەنی بۆ بە 7 ساڵ 8 ساڵ تا ئێستا ناخوێنێت. مناڵمان هەیە بە بۆنی کێشەی خێزانی و جیابوونەوەی دایک و باوکی چەندین جار تونوتیژی بەرامبەر کراوە. مناڵمان هەیە تا ئێستاکەنە ناسنامەی نییە کە لە ڕێکەوتنای مافەکانی مناڵانە باز لەوا کردەکە ناسنامە ناو و ناسنامە مافێکی سەرەتایی مناڵە. مناڵمان هەیە تەمەنی 10 ساڵە تا ئێستا ناسنامەی نییە. مناڵمان هەیە بەداخەوە ئێستا لەسەر جادە و ڕێگۆبانەکانە لە شوێنکارەکانە ئیشیان پێکرێت. ئەمانە هەمووی بەڕاستی بوونی هەیە. بەڵام بوونی ئەمانە مانای ئەوە نییە کە بڵێن ڕێکخراوەکان کاریان نەکردووە یاخود بەباشی کار نەکراوە لەبەر ئەوەی کە ئەم شتانە بەڕاستی بەشێکی زۆری پەیوەندی بە کولتورەوەیە پەیوەندی بە ئاستی ڕۆشنبیری خێزانەکانەوەی دایک و باوکان ڕێژەکە چەنە؟ ڕێژی ئەو بەداتە لاتانە کە بۆ منە ژمارە منداڵانی کە کار دەکەن کامانن ئەو منداڵانی کە ناسنامانێت چەندێکە دیاترینیان زۆرترینیان کامانن بە ڕێژە هیچ لاتانە بەداتە؟ ئەمە دادایەکی دیاریکراو نییە چکە لە ڕاستیە ئەگەر بێنە سەر ئەوە ئیشی سەرەکی حکومەتە ئەبێ یعنی لەو ئاستەیە توێژینەوەی هەبێ مەسحی هەبێ ڕوپێوی هەبێ بەڵام ئێمە دواتر دێنە سەر کارکردنی مناڵان ئێمە لەو بوارەیە ینی لە ساڵی 2007ەوە وەکو لیژنەی پاراستنی مناڵ ئەتوان بڵێن کاری زۆر گەورە و گرنگمان کردو لەو بوارەیە چەندی مەسح و ڕێپێویمانە. بەڵێ کاک ئاسۆمە فەرموو بەڵێ کاک ئاسۆ ئەو منداڵانی کە لە ئێستادا لە ناو شقامەکاندا کار دەکەن ئەو ڕێژەی ئێوە لاتانە کە بزانە ئەو منداڵانە هەمان ئەو منداڵانن کە لە مافی خوێندن بێبەشن یاخود بە لە شێوازەکان هەردوو کارەکە دەکەن. بەڵێ تەبان ئێمە خۆشببختانی ئیسا لیژنەیەکمان هەیە بە ناوی لیژنەی چاودێری و پاراستنی مناڵی ئیشکەر. ئەم لیژنەیە لە ساڵی 2007ەوە دواوی کە ساڵی 2016 ئێمە بیرمان لەوە کردەوە هەستمان بە ئەو مەترسیە کرد کە لە هەرێمی کوردستانە بوونی هەیە بە تایبەت دوای ئاوارەبوونی خەڵکیەکی زۆر لە ناوەڕاست و خواروی عێراق هەروەها پەنابەرانێکی زۆر ڕویان لە هەرێمی کوردستان کرد ئەو دیاردە بە وازیحی هەستمان پێ کرد کە لە ترافیک و شوێنکارەکانە ئیش بە مناڵە کرێ بۆتە دیاردەیەکی مەترسیدار بۆیە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانە بیرمان لەوە کردووە کە پرۆژەیە گەڵاڵە بکەین. خۆشبەختانە لە ساڵی 2007 لیژنەی پاراستن و چاودێری مناڵی ئیشکەر دروست بوو لە مانگی چوارە. ئەم لیژنەیە لەگەڵ پۆلیسی نەوجەوانانە هەروە ڕێکخراوی مناڵپارێز و قایمقامی سلێمانی خۆشبەختانە ئێستاکەنە ئەم لیژنەیە لە هەستێ پارێزگاکەی هەرێمی کوردستانە بوونی هەیە سلێمانی و هەولێر و دووهۆک. ئەم لیژنەیە کاری چییە؟ کاری ئەوەیە کە شەو ڕۆژکارەکە بۆ ئەو مناڵانە کە لە ترافیک و شوێنکارەکانە ئیشیان پێەکرێت ئیستیغلال دەکرێت. ئەم لیژنەیە 6 پۆلیسی نەوجەوانان دوو توێژەری کۆمەڵایەتی لە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان لە 3 کاتی جیاوازا دەرەچن بەیانیان نیوەڕوان و شەوان بۆ شقامەکان واتەکان بەڵێ دەرەچن بۆ ئەو شوێنکار و ترافیک و ناوبازار و ئەو شوێنانەی کە گومان ئەوی لێکرێ مناڵ ئیستیغلال بکرێت. ئێستا خۆشبەختانە لە ساڵی 2023 سەرەتای ساڵی 2023 لێکتێگەیشتنێکش دروست بوو لە نێوان ڕێکخراوی مناڵپارێز و وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی. ئێستاکێنە ئەوانش بە 3 توێژەریان لە لیژنەکەیە هاوکارمانن بە بەردەوامی کارەکرێت بۆ پاراستنی ئەو مناڵانەی کە لە شوێنکار و ترافیەکانە ئیستیغلال دەکرێنە لایەن خێزانەکانیانەوە. باشە کاگاسۆ لە ڕێگەی کاری لیژنەکەتانەوە تا ئێستا هۆکاری ئەوە زانراوە بۆچی ئەم مناڵانە کارەکەن ئەمە زۆری ینی لەلایەن دایک و باوکیانەوە زۆریان لێکراوە بۆ ئەوی کار بکەن یاخۆ بارە مادیە دارایەکەیە کە باش نییە و جیاواز لەوەش هەنێک جار دایک و باوکە کە باز لەواکەن باری دارایی یاخۆ باری مادی خێزانەکە زۆر باشیشە بەڵام بۆیە مناڵەکە کارەکات بۆ ئەوی کە لە داهاتووە پشت بەخۆی ببەست. ئەمان تا چەند ڕاستە؟ ڕاستیە کارکردنی مناڵ خۆی زاهیرێکی عالەمیە. ئەمەش کە هەیە لە عێراق و لە کوردستانە ینی بەداخەوە
دایک و باوکان ینی بڵێن لە ئاستێکی ڕۆشنبیری باڵای وایە نین کە هەست بە مەترسیەکانی کارکردنی مناڵان بکەن. چەندین هۆکارەیە بۆ ئەوەی کە ئیش بە مناڵەکرێت. یعنی ئەتوانم بڵێم یەکێک لە هۆکارەکان باری دارایی هەژاریە. بەڵام بیرمان نەچێ ئێمە هەژاری تەنها هەژاری گیرفانی هەژاری دارایی نییە. هەژاریەکی پێوتی هەژاری ئاستی ڕۆشنبیری. یعنی ئێساکەنە بۆ نمونە دایک و باوکێک لەبەرەوەی ساردە جەوەکەی دەرەوە ساردە بارانە مناڵەکەی بەبێ قەمسەڵە نەنێرێتە دەرەوە. بەڵام مناڵەکەی نێرێتە سەر جادە کە بۆی ئیشی بۆ بکە. هەست بۆ ناکە کە ئەم مناڵە ئیستیغلالەکرێ، ئەم مناڵە وشەی ناشرینی پێوتری، ئەم مناڵە مەترسێکی زۆر هەیە بۆەوەی کە سیارە لێی بە کە بەداخەوە کەیسی واشمان هەبوو لەسەر جادە مناڵ سیارە لێی داوە. مناڵمان هەیە ینی لە خوێندن دابڕاوە. ئەمە ینی ئاستی ڕۆشنبیری خێزان ڕۆڵێکی کاریگەری هەیە. هەروەها ئەو بارودۆخی کە لە ئێستی لە کوردستان و لە عێراقا ئاگوزارێ لە ڕووی داریاییەوە، لە ڕووی کولتوریەوە، لە ڕووی نەبوونی فرسی عملەوە، ئەمانە هەمووی کاریگەری هەیە بەڕاستیەکەی بۆ کارکردنی مناڵ. بەڵێ کاگەسە باسمان لەوە کرد کارکردنی مناڵ گونجاو نییە، بەڵام بەڕستان وەک توێژەرێک ئەگەر مناڵەکە هەر کار بکات پێویستە لە تشت تەمەنێکەوە کار بکات یاخود تەمەنی گونجاو هەیە یان هەر پێویست نییە کە مناڵ کار بکات. بەڵێ ئەوە قانونی عمل دیاری کردووە، یاسای کار دیاری کردووە منداڵ لە خوار تەمەنی 15 ساڵ و بە هیچ جۆرێک نابێ کار بکات. بە هیچ جۆرێک لە ژێر هیچ پاساوێکە مناڵی خوار 15 ساڵ بۆی نییە کار بکات. بەڵام ڕێژەکە لای ئێمە چۆن؟ بەڵام لەسەر و 15 ساڵ و عفو لەسەر و 15 ساڵەوە بۆی هەیە کار بکات بە کۆمەڵێک مەرج. ئەوە یاساکە دیاری کردووە. بۆ نمونە کار نەکاتە سەر خوڕەوشتی، یعنی لە شوێنێکە کار بکات کە کاریگەری خراپی هەبێت لەسەر خوڕەوشتی، کاریگەری نەبێت لەسەر خوێندنی. واتە هەندێک کار هەیە سەکێنە بە بۆنەی کارەکەی و مناڵەکە دابڕاوە لە خوێندن. یاخود کاریگەری هەبێت لەسەر باری تەندروستی، یعنی خۆمان نەزانین هەندێک کار هەیە کاریگەری زۆر خراپی هەیە لەسەر باری تەندروستی، لەسەر توشبوونی بە چەندین نەخۆشی. ئەمانە یاساکە دیاری کردووە ناوی بە هیچ جۆرێک مناڵ کار بکات. یعنی ئێمە هەر بۆ زانایی جەنابەت و بینەرانی بەڕێزت، یعنی ئێمە زۆر جا گلەیەومان لێکرێت کە هەر مناڵە بینرێت لەسەر جادە، یعنی زۆر جاکە ئێمە ئەچین ئەو مناڵانە بە دوواداچوونیان بۆکەین ڕاستیانەکەین سیرەکەین بەشێکیان لەسەر و 15 ساڵەوە، بۆی ئێمە وەکو لیژنەکە ناتوانین ئیجراعاتی قانونیان لەگەڵا بکەین. ئەو مناڵانی لە خوار 15 ساڵەوەن ئەتوانین ئێمە ئیجراعاتی قانونی لە ڕێگەی بەشی یاسای قایمکردنەوە چییە کاک ئاسۆ کە لەگەڵ ئەو مناڵانە گیرێتە بەر؟ طبعاً ئیجراعاتەکە لە ڕاستیە ئێمە ڕەچاوی ئەوەشمان کردووە ئەو مناڵانەی کە لەسەر جادە و شوێنکار و ناوبازاڕەکان ئیشەکەن بۆ خۆیان قوربانی. ئێمە ئەم لیژنەیە کە دەرەچین وەکو توێژەرەکان و وەکو پۆلیس، حتا پۆلیسەکان ڕەچاویشمان کردووە کە بەجلی مەدەنیەوە بن. ئەچین بە شێوازێکی زۆر پەروەردەیی، بە شێوازێکی زۆر یعنی ڕێکخراوی و پیشەیی ئەو مناڵانە ڕەستەکەین، دێنە ناو سیارەکەوە بە قسەی خۆش ئەیان بینە پۆلیسی نێوجەوانان لەوێ فۆرمێکمان هەیە، ئەو فۆرمیان بۆ پڕەکەینەوە، ئەدرەس و عنوانی کەس و کار و دایک و باوکیان وەرەگیرێ، تەلەفۆنیان بۆکەین، یاخو هەندێک جا کێشەوەمان بۆ دروستە بێ جواب نادەنەوە، خۆمان مناڵەکان ئەبینەوە بۆ ماڵەوە تەسلیمی کەس و کاریان دەکەینەوە. بەڵام بەمەرجێک ناسنام لە ڕێگەی پۆلیسی نێوجەوانانەوە ناسنامی دایک و باوکیان وەرەگیرێت، ئێمە ئەم ناسنامەیە هاوپێچەکەین لەگەڵ ئەو فۆرمی کە بۆیان پڕکراوەتەوە، ئەدرێ بە بەشی یاسای قایمقامێت، لەوێ تەلەفۆنیان بۆکرێت و ئیجراعاتی قانونیان لەگەڵاکرێت. ئیجراعاتە قانونیەکەش ئەوەیە کە تعهودێکی قانونیان پێ پڕەکرێتەوە کە جارێکە نابێ ئەم مناڵانەیە ئیستیغلال بکەن وە کاریان پێ بکەن. ئێمە خۆشبەختانیان ڕۆشنبیری لەو کاتی ڕستەکانش ڕۆشنبیریەکی زۆرە دەین بە دایک و باوکەکان، ئەو مەترسیان ناخینە بەرچاو کە نابێت ئیش بە مناڵەکانیان بکەن. یعنی من بۆ خۆم کەیسم هەبووە مناڵم بردووەتەوە کاتێک باسی مەترسیەکانی ئیشکردن بۆ دایکەکە کردووە، دایکە دەستی کردووە بە گریان لە ڕاستیە، وتی من تایسەوم نەزانیوە کە کچیەکی مەسەلەن 12 ساڵ 13 ساڵ ئەخرێتە سەر جادە چی مەترسیەک لە ئارا هەیە. یعنی ئەمانە بەڕاستی پێم وتووە، یعنی ئەو مناڵی کە ڕستمان کردووە لە خوێندن دابڕاوە، یعنی 12 شەو ئەو مناڵەمان بردووەتەوە. یعنی دایک و باوکێک ئەگەر هەست بە مەترسیەکانی
ئیشکردنی مناڵ بکات بەڕاستی هیچ کات ڕێگە نایە بەوەی کە ئیش بە مناڵ بکات. چارەسەریەکان کامانە بۆ نمونە چارەسەری ئەم منداڵانە کە ئەبرێنەوە ماڵەتەنە ئەوەیە کە نەهێڵن لەسەر شقامەکان جە ببینرێن کار بکەن یاخود ئەوەیە کە هێناتانە ماڵەوە بتوانن بە شێوازێک لە شێوازەکان یارمەتیان بن بۆ ئەوەی کە جارێکی تر پێویستیان بۆ نەبێتەوە کە بچێت لەسەر شقامەکان چونکە ڕەنگە دوورخستنەوەیان لەسەر شقام و لە شوێنە گشتەکان تا ڕادەیەک کارێکی ئاسان بێت بەڵام ئەوەی کە ئەرکە سەرەکیەکەی ئەوەیە چۆن بتوانرێت یارمەتی ئەم منداڵانە بن. ئێوە چیتان کردو لەم ڕوانگەیەوە؟ بێگومان ئەتوانم بڵێم ئیشی ئێمە دوای ڕستکردن و چاپێکوتنی مناڵەکان دەست پێەکە. ئێمە خۆشبەختانە لە ڕێکخراوی مناڵ پارێز بەڕێوەبردنی کەیسمانێ ئەو مناڵانی کە ئەزانین ئیستیقلالەکرێن لەلایەن کە سوکاریانەوە لەلایەن دایک و باوکیانەوە هەندێک جار دایک و باوکیان نیە بەداخەوە لەلایەن مام و خاڵ و پور ئەوانیانەوە ئیستیقلالەکرێن. ئێمە ئەم کەیسانە ینی جارێتەوە هەبووە بە دوومان بە سێمان بەڕێوەبردنی کەیسمان بۆ کردوون. بەڕێوەبردنی کەیسەکە چۆنە؟ سەرداری ئەم خێزانانە نەکرێت. هەموو ئەو ینی هەڵسەنگانێکی تەواو ئەکرێت بۆ ڕەوشی مناڵەکە ئایا ئەخوێنێت ناخوێنێت جلوبەرگی پێویستە باری تەندروستیان باری داراییان کرێچینین هەموو ئەمانە ڕەچاوەکەین. لە دوای ئەو هەڵسەنگانە ئێمە لە ڕێگەی توێژەری خۆمانەوە ئیش بۆ ئەو مناڵانە ئەەکەین. هەروەها خۆشبەختانە بەشێک لەو مناڵانە کە ئەگەرچی ناسنامەیانە بۆ ئێمە پارێزەری خۆبەخشی خۆمان هەیە و ڕێکخراوی مناڵ پارێز لە ڕووی قانونیوە ئیش بۆ ئەو مناڵانەکەین ناسنامەیان بۆ دەرەهێنین چەندین کەیسمان هەبوو خراوەتەوە بەرخوێندن یعنی ئەمانە هەمووی ئیشی بۆ کراوە. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز ئاسۆ ئەحمەد توێژەر لە ڕێکخراوی مناڵ پارێزی کوردستان کەمبانیە لەگەڵمانە بوویت و کۆمەڵێک زانیاری زۆر بەدەی. زۆر سپاس کاک ئاسۆ زۆر بەخێر بیت. سپاس بۆ بەڕێزی.